بەناوی خوای بەبەزەوی بەخشندا خۆشەویستانم خۆشحاڵم کە لە دەرفەتێکی دیکەدا و لە بەرنامەی نووسین و یادەوەریدا با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستان کۆتا ئەڵقەمان کە بریتە لە ئەڵقەی ژمارە 16 تایبەتە بە کۆتایی کتێبەکەی مامۆستا عەلی باپیری سۆزی نەتەوایەتی واتە ئەڵقا گرنگی بەوە دێن کە چۆن بگەینە کۆتایی کتێبەکە واروەها ئەو بابەت و ئەو پرسیارە گرنگانەی کە دەکەونە کۆتایی کتێبەکەەوە لە بەڕێز مامۆستا عەلی باپیری بکەین بەو هیوای کە ئێوەش سوودی لێ وەرگرن. جارشکە من زۆر سوپاسی ئێوەکەم کە بە هەموو جارێک بە پەرۆشەوە لە بەرنامەکەگرن واگەر کەم و کووریەکە بێ یاخود هەر شتێک کە جگای سەرنج بێ بە ئێمە ئەڵێنەوە. من جارشکە سوپاسی ئێوەکەم و بە بەخێراتنی مامۆستا عەلی باپیریشەکەم. زۆر سپاس کاک پێوەش بەخێر بێن. مامۆستا لە کۆتایی ئەڵقەی ڕابردووە وتم پرسیارێک زۆر گرنگە و زۆر جەوهەریە دەکرێت بیکەین بە چەقی ئەم بەرنامەیە ئەوەیە کە لە کتێبەکە سۆزی نەتەوایەتی یاخود با بڵێن ناسیۆنالیزم نەک سۆزەکەی ناسیۆنالیزم لەگەڵ بابەتی ئیسلام زۆر تەبانین هاوچێشەی چند دروست کردووە بە تەبایی نەڕۆشتون لە کتێبەکەیە. قسەکە لەسەر ئەوەیە دەکرێت لە ئێستاە شتێکمان هەبێ هەم ئاینی پیرۆزی ئیسلام لە شوێنی خۆی و بە ئەو مافەی کە هەیەی ئەو ئەرکەی کە لەسەر ئینسانەکان دایانێ ئیسلام خۆی لە شوێنێک هەبێ وەکو ئاین و پرسەنەتەوەیەکانیش وەکو خۆی مەسەلەن لە تەنیشتیەوە هەبێ عادی وەکو جەنابش دوتت ئیسلام و کوردایەتی هەردووچیان لە تەنیشتیەکەوە بە تەبع بژین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. كاك پەیوەند هەر لە بەشی چوارەمی سۆزی نەتەوایەتیدا ئەوکو بێتەوە یادم باسێکم کردووە بە ناوی موسڵمانەتی و کوردایەتی لە نێوان ئیسلامی و عەلمانیەکاندا. من پێم وایە کە بەنسبەت ئێمەی کوردەوە دەوێ بڵێن موسڵمانەتی و کوردایەتی، خۆ بەنسبەت عەرەبێکەوە دەڵێ موسڵمانەتی و عەرەبایەتی، بەنسبەت تورکیەکەوە دەڵێ موسڵمانەتی و تورکایەتی، وانییە؟ و بەنسبەت ئینگلیزیەکەوە موسڵمانەتی و ئینگلیزایەتی و هەتا کۆتایی. ئەوانە شتی تێک گیراو نین، بەڵکو شتی پەیوەندی تەواوکاریان پێکەوە هەیە. چۆن؟ جارێ ئەسڵەن تەسەور ناکرێ دینداری هەبێ موسڵمانەتی پراکتیزە بکرێ و لە نێو خەڵکێکدا نەبێت. جا ئەو خەڵکیان دەبێت کورد بن یا عەرەب بن یا تورک بن یا فارس بن یا ئەفغان بن یا ئینگلیز بن یا فەڕەنسی بن تا کۆتایی. واتە هەبوونی خەڵکێک بۆ ئەوە کە ئیسلام لە نێوخواندا پیادە بکەن و بەرجەستە بکەن پێویستە. من لەوێشدا گوتومە خۆ ئیسلام لە ئاسمان پیادە ناکرێ و لە بن عەرزێ پیادە ناکرێ، دەبێت هە لە سەر زەوی بێ. سەر زەویش کێی لێ ئەو نەتەوانەی لێن کوردە و عەرەبە و تورکە و فارسە و ئینگلیزە و ڕووسە و کوێ و تا کۆتایی. کەواتە ناگونجێ خزمەتکردن بە نەتەوەکەت کە لەسەر ئەو نیشتیمانە دەژێ لەگەڵ دینداریکردندا تێک بژیرێن. جا من لەمەبێ لەوێدا گوتومە کوردایەتی بە هەموو ڕەهەندەکانیەوە خۆشویستنی نیشتیمانی خۆت، نەتەوەی خۆت، بەرگری لێکردنی بەرەو پێشبردننی ئاوەدانکردنەوەی کوردایەتی لە سوچێکی جەواڵی ئیسلامدا جێ دەبێتەوە. بۆ چونکە خۆ ئیسلام هەر بۆ کورد نەهاتووە، بۆ عەرەب و بۆ تورک و فارس و ئەفغان و هیند و چین و ئەمریکا و شەرق و غەرب هاتووە نییە؟ کەواتە لە ڕاستیدا خزمەتکردن بە کوردێک بە نەتەوەکەی خۆی بە نیشتیمانەکەی خۆی لەگەڵ دینەکەیدا تێک ناگیرێ، چونکە ئەسڵەن دینەکە بۆ خزمەتی خەڵک هاتووە کە خوا دەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. تۆمان نەناردووە مەگەر بەزەی خوابی بۆ هەموو جیهانیان. یان خوای پروردگار لە سوورەتی ئەعرافدا دەفەرمێ قل يا أيها الناس إني رسول الله إليكم جميعا. بڵێ ئەی خەڵکینە من ڕەوانەکراوی خۆم بۆ لای هەمووتان. ئەمجا کە لە حەجی ماڵاوەیدا پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام فەرمووی ألا إن ربكم واحد ألا وإن أباكم واحد لا فضل لعربي على أعجمي ولا لأعجمي على عربي ولا لأحمر على أسود ولا لأسود على أحمر إلا بالتقوى. ئاگادار بن پەروەردگارتان یەکێکە، بابیشتان یەکێکە، ینی بابوداکتان یەکێکە.
ئاگادار بن عرب لە غێرە عرب گەورەتر نیە، غێرە عربی لە عرب گەورەتر نییە، سپی لە ڕەش گەورەتر نیە، ڕەش لە سپی گەورەتر نیە، بەڕێستان لای خوا پارێزکارتر. ئەم چەمکانە بەڕاستی ئەساسێکی گەورەی مافی مرۆڤن. ینی کە تۆ ساوە جەنابەت خوێندەوە ئێستا من ئینجا دەرچیەکەم کە ئەمە چ بنەمایەکی زۆر گرنگی مافی مرۆڤیان هەیە. ئەمە کاکە پەیوەند ئەمە لە کوێدا فەرموویەتی؟ لە حەجی ماڵ ئاواهیدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە 120,000 سەحابی لە هاوڵان 120,000 کەس گوێیان لێ بووە. ئەوە جارنامەی گردوونی مافی مرۆڤ لە ساڵ 1948 نەبووە کە لەوێدا من لە کتێبی چەند مەسەلەیەکی باوی سەردەم لە کە باسی مافەکانی مرۆڤم کردو باسم کردووە کە لە ڕاستیدا گە تۆ سەرنجی دیباجەکەی جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ دەی چی بۆ دەردەکەوێت؟ دڵ لە ئەنجامی ئەوەدا کە شەڕی جیهانی یەکەم و دووەم بوو، لە ئەنجامی ئەوەدا کە خراپەکاری بوو، لە ئەنجامی ئەوەدا کە چ بوو ئێمە گەیشتینە سەر ئەم جارنامەیە پیادە بکەین. واتە ئەم جارنامەیە دەرهاویشتەی کۆمەڵی ئاشوب و گێرە و کێشەیە کە لە دنیادا ڕوویان داوە. وەگەر سەرنجیشی بدەی زیاتر بە نەفەسێکی ڕۆژ ئاوایی ئەوروپی نووسراوە. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەجەت الوداع لە ساڵی دەیەمی کۆچی، واتە ئێستا ساڵی 1439 کۆچیە وانە دەیلێ کەمکەوە ماناوێت 1429 ساڵ لەمەوە پێش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی ڕاگەیاندووە ئاگادار بن پەروەردگارتانی چێکە. کەواتە ئێستا بۆچی وای فەرمەوە ئەوە تا ئێستا جیهانی نەسڕانی دەڵێ نەخێرە تو سێ پەروەردگارتان هەن، خوا سوبحانە وتەعالا، عیسا کە کوڕی خوایە بەحساب پەنا بۆ خوا، و ڕوح القودوس سێ ئوقنوم. خۆ پێغەمبەر سۆز بە خۆڕای وای نەفەرمووی پەروەردگارتان یەکێکە. هیندەکان ئێستاش کۆمەلگای هیندۆسی دەکەن بە سێ بەش، دەڵێن هەندێکیان خوا لە سەری خۆی دروستی کردوون، هەندێکیان لە سینجی خۆی دروستی کردوون، ئەوانەی خوار لە ڕانی خۆی دروستی کردوون لە پێی خۆی. ئەوەی کە لە چینی خوارێ بۆی نە لەگەڵ چینی نێوە ڕاست چجا لەگەڵ چینی سەرێ هاوسەرگیری بکە بۆ زانیاریت. لە نێوێ زیدیەکانی ئێستاوە هەیە، لە نێوێ زیدیەکاندا ئەوەی کە لە تەبەقەی خوارێ بۆی نە لەگەڵ تەبەقەی شێخ و تەبەقەی سەری هاوسەرگیری بکە. ئەو شتانە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی نەک ئەو کاتە ئێستاش لەگەڵدا بێ خۆ مرۆڤایەتی. لە کۆماری ئەفلاتوندا دەزانی چی هاتووە؟ دەڵێ پاشازادەکان وەکو زێڕن، فەیلسوفەکان وەکو زیون، سەربازەکان وەکو ئاسنن، خەڵکەکەی دیکەش وەکو لەتکە گۆزە و شتیوە وایە لە کۆماری ئەفلاتوندا. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو حەقایقانەی کە ئیسلام گوتوێتی کاکە پەیوەند خۆ يعني حقيقة عقلين لوجيكين فطرين بس زور قورا جا أوا كواتا أوي كجنابة برسياركات كرد أي ناقون جي إما مسلماني كي باشيش بين كردي كي باشيش من لو كتبدا قلتما ببيش بعكسه نكهر ناقون جي قلتوما كردي رسن نتو پروري رسن نشيما پروري رسن مسلماني تشاكا تا مسلمان تربي دل سوستر دي بو خلق ولاتت وفادارتر دەبی، نە بازرگانی پێوە دەکەی، نە خیانەتی پێ دەکەی، و نەخۆت لە خەڵک بە زیاد دەزانی. ئاخر خۆ کاکە پەیوەند ئەوەش هەر هەیە وەکو پێشتریش باسمان کرد. هەیە خۆی بە کوردێکی زۆر باش دەزانێت، بەڵام دەڵێ من بەڵێ کوردایەتی دەکەم، بەڵام بۆ مەرجەی کوردەکەم لە خزمەت من دابێ. جا هەیە وەکو بنەماڵە و عەشیرەت وە دەڵێ، هەیە وەکو حیزب وە دەڵێ، هەیە وەکو شەخص وە دەڵێ. کاکە ئێستا من نەفەرم پێشک دێ لەو حیزبانەدا دەڵێ وەڵاو خەڵکم دەبێت لە خزمەتی من دابێ، دەبێ هەمووی بە من هەڵا بڵێ، دەبێ من تەقدیس و تەعزیم کە دەجا کاکەوە ئەوە تۆ بتپەرستیە، ئەوە فیرعەونایەتیە، بەڵام لە فۆڕمێکی تازەدا. جا کاکە پەیوەند فیرعەونایەتی و ئێستا هەندێک کەس مەسەلەن دژی بە حساب دژی گەندەڵیە کە تەماشا دەکەی بۆ خۆی گەندەڵێکی زۆر خراپە، بەڵام بە مۆدیلی تازە. کاکە من بەخوا فیرعەونایەتی مۆدیلەکەی کۆم بێن تازە هەر فیرعەونایەتی، تاغوتایەتی هەر تاغوتایەتیە. گەندەڵی مۆدیلەکەی کۆن بێ یا تازە بێ هەر گەندەڵیە. خۆ لە خەڵک بە زیادگرتن و فەخر بەسەر خەڵکدا فرۆشتن مۆدیلەکەی کۆن بێ یا تازە بێ هەر عینیشتە. ناحق هەر ناحقە لە هەر شوێنێک بێ، لە هەر
فۆرم و شێوەیەک دابێ بەڵام کەسانێک کە پێیان وابێ وڵاگە تۆ مسلمانی باش بی ناتوانانی کوردی باش بی بە پێشەوانەوە تا مسلمانتر بی دڵسۆزتر دەبی بۆ خەڵکو و خاک و وڵات مامۆستا پرسیارگەلێکی زۆرمەوە گەریشاڵا جنای بشێت وەڵامەکان کورد کەیتەوە سپاس دەکەم لە شوێنێکە هەنی شتێک زۆر سەرنجی ڕاشیشەم ئەویش ئەوەیە کە باس لەوەکەی کە بیری نەتەوایەتی کاریگەرترین داینەمۆیە یاخود گەورەترین داینامۆیە بۆ ئیمپریالیزم و کاپیتالیزم ئەم دوو پەتای تازە مامۆستا لە دنیای ئێمەیە بەس پرسیارەکە ئەوەیە چۆن بیری نەتەوایەتی هۆکارە یاخود ئەو داینامۆ گەورەیە کە هۆکارێک بێ بۆ ئەو جۆری ئیمپریالیزم و کاپیتالیزم و هەروەها مەیدان خۆشکردن بۆ ئەو دوو پەتایە کاکە پەیوەند زۆر بە کورتی منەوە قسەم لە واقعێکی مێژوویی کردووە وڵاتانی ڕۆژئاوا کەی لەشکرکێشیان کرد بۆ هەموو دنیا نەکرد بۆ جیهانی ئیسلامی هیند چینی شاخسەژی ڕچێکی خۆیانەوە پاکستان ئەفغانستان ئەندونوسیا و ئەمجا دوای ئەم جیهانی عەرەبی و ئیسلامی و نیشتیمانی کرد و کەی ئەویان کرد دوای ئەو دەوڵەت نەتەوانە دروست بوون لەبەر ئەوە کە هەڵگری بیری ناسیۆنالیزم بوون واتە هەموو شتێک لە پێناوی نەتەوەکەی خۆتدا هەموو شتێک لە پێناوی نیشتیمانەکەی خۆتدا ئەو فیکرەیە ئەو بیرۆکەیە بوو بە هاندەریان بوو بە پاڵنەریان بێنن هەرچی خێروبێری وڵاتانی دیکەیە خزمەتی وڵاتی خۆیانی پێ بکەن ئەمریکا چەند ملیۆن ڕەشپێستی هێنا لە ئەفریقا وەکو کۆیلە ئەمریکان پێ ئاوەدانکردنەوە چەند ملیۆن لە هیندە سوورەکانیان لە بین بردن پیانەوانە نابێ هەبن کە خاوەنی ئەسڵی ئەمریکا بوون چونکە بۆ زانیاریت ئەو ئەمریکایانە ئێستا حکمی ئەمریکا دەکەن زانی کوێن هەمووی لە بەریتانی ئەوانەوە چوون هەمووی لەوێوە چوون خەڵکە ئەسڵیەکەی کە لەوێ بوون کە دەڵێ حدودی 10,000 دواکەوتوتر بوون لە 12,000 ساڵ لەمەوە پێش ینی ژیانێکی زۆر سەرەتایان هەبوو ئەوانیان هەموو لە بین برد هەر بۆ جوانێ دایان کوشتن و دوایی خەڵکێکی زۆر ڕەشپێستیان هێنا بە کۆیلە ئەویان پێ ئاوەدانکردنەوە ئێستا کە وڵاتانی ڕۆژئاوا زۆر لە پێش جیهانی ئیسلامیەوەن کاکە هەموو خێروبێری جیهانی ئیسلامی بۆ خۆیانیان برد مەوادی خام و بە بەشەرەوە و بە کەرەسەی خاو و بە خێروبێرەوە هەموو بۆیان برد بە نرخێکی هەرزان یاخود بە داگیرکردن و بە تاڵانکردن وڵاتی خۆیان پێ ئاوەدان کردەوە ئەوە بیری ناسیۆنالیزم ئەوە داینەمۆی ئەوە بوو ئەو داگیرکاری و لەشکرکێشی و وڵات پاوانکردن و خێروبێری وڵاتان بۆ خۆبردن بۆیە وام گوتووە مامۆستا زیاتر لە سێ دێ و ئێستاشەوە هەر بەردەوامە ئێستاش هەر بەردەوامە بەڵێ ئێستاش وە تا ئەمریکا بنکەی سەربازی بەریتانیا فەڕەنسا تەدەخل دەکات لە جەزائیر و تەدەخل دەکات لەوێ ئەمجا خۆی خوانی دەزان رووسیاوە تا لەسەر سووریا شەڕیانە ئێستاش هەر بەردەوامە مامۆستا تۆ دزیکی 35 ساڵ لەمەوە پێش باس لەوەکەی کە لە ئێستا هیچ وڵاتێکی بەمانای ئیسلامی لە ناوەڕۆکە ئیسلامێکی تەواو بێ دەستمان ناکەوێت لەوانەیە ئێستاش من ئەم پرسیارە لێ بکەمەوە هەمان هەرە و قەنەعەتە دووبارەکەیتەوە کە ینی وڵاتێکمان دەست ناکە بکوترێەوە وڵاتێکی ئیسلامی پڕاوپڕ بە ئەوەی کە قاڵبەکەی ئیسلامی بێ وای ئەوەی کە ئیسلامەیەوێ بەڵام قسەکە لێرە ئەوەیە بە تەحەفوزیشەوە ئەم پرسیارەکەم باش ئەگەر وابێ مامۆستا لەم مێژوە دێرینەوە شتێک دووبارە نەبێتەوە لەو نموزەجەی کە هەیە کە پێگوترێت دەوڵەتێک کە بەمانای کەلیمە دەوڵەتێکی ئیسلامی بێ ئەوە پێمان ناڵێ ئەو فۆرمە لە دەوڵەتی ئیسلامی و لە قوارە و دەسەڵاتی ئیسلامی شتێکی کردەیی نییە بۆ ئەم ساتە وەختە بۆیە دووبارە نابێتەوە بۆیە بوونی نییە نەخێر ئەومان پێ ناڵێ کاکە پەیوەندیان جارێ من کە دەڵێم یەک دوو قەیدم خستۆتە سەرێ لامابێ پێم بگوتومە تا لەم ڕۆژگارەدا وڵاتێکی دەوڵەتێکی ڕاستەقینەی ئیسلامی نییە واتە یعنی کە بە تێر و تەواوی ئەوە بێ بۆیە ئەو قەیدەم خستۆتە سەر چونکە فعلەن وڵاتانە هەموو وڵاتانی مسلمان نشین بەڵام کامیان ئەو شەریعەتە و ئیسلامەکە خوا ناردوویەتی وەک پێویست جێبەجێ دەکە من پێم شەک نایە مەسەڵەن ئێران هەیە بەڵام دەوڵەتێکی مەزهەبیە تائیفیە گومانی تێدا نیە چونکە بۆ لە قانون ئەساسی لە دەستورەکەیدا دەڵێ دینی ڕسمی دەوڵەت ئیسلام و شیعی ئیثنا عەشەریە
ئێمانەوە ئەمجا دەڵێ دەبێت ئەو کەسێک کە دەبێتە سەر و کۆمار دەبێت هەڵگری مەزەبی شیعە بێ ئەی سعودی مامۆستا لە چاو لێ بێ ئەوێ دەوڵەتێکی مەزەبیە ئەوێش دەوڵەتێکی بنەماڵەیە سعودیە کێ جگەر لە بنەماڵەی بڵێن کە حکم دەکەن چێت چی بەدەستە چی حسای بۆ دەکرێت دەوڵەتێکی بنەماڵەیە حقیقەت هەر وەکو چۆن کاتی خۆی ئومەویەکان و عەباسیەکان و عوسمانیەکان حکمی بنەماڵەییان دەکرد بەڵام ئەوە حکمیان بە شەریعەت دەکرد بەڵام تۆ دەبێت تەماشا بکەیت داخۆ لەوێ چەند حکم بە شەریعەت دەکرێت هەروەها لە سوودان بە کودەتایەکی سەربازی کە دێنە سەر حکم بەڵێ خەڵکەکە مسلمانە و تا ڕادەیەک مراعاتی ئیسلام دەکرێت بەڵام ئایا ئەوەیە کە ئیسلام دەیڵێ من پێم شک نایە وەکو گوتم ئێستاش لەگەڵدا بێ پێم شک نایە مەسەن لە تورکیا خۆ ئەوان بخۆیان دەڵێ مەعەلمانین بڵێ ڕەچاوی ئیسلام و بەهاکانی ئیسلام و ئاداب و ڕەوشتە ئیسلامیەکان دەکەن و دەیانەوێت بەرەو ئیسلام بچن بەڵام پێمانەیە هیچ کام لەوان ئێستا بڵێن ئێمە حکمێکی ئیسلامین بخۆشەوە ناڵێن یعنی ئێمە کە من کە دێڵم ئەوەی کە بۆ خۆی وا بڵێ واقعەکە دەچێتە چاوی کە تو ڕاست ناکەی ئەوی کە بۆ خۆشی اعتراف کە من وڵات دەوڵەتێکی ئیسلامی نیم ئەوە بۆ خۆی اعترافی کردو لە کۆڵمان بۆتەوە بەڵام ئایا ئەمە ئەوەی لێ وەردەگیرێ کە ئیسلام ناتوانێت حکم بکات نەخێر بۆ چونکە لە ڕاستیدا ئەوەی کە نایەڵێت ئیسلام لە قاڵبی قوارەیەکی سیاسی ڕاستەقینەدا خۆی ببینێتەوە زلهێزانن تەماشا بکە لە جەزائیر لە ساڵی 91 بوو دوای ئەوە کە بەرەی ڕزگاری خوازی جەبهەی ئینقاذ سەرکەوت فەڕەنسا لەوێ تەدەخولی کرد وتی دەبێت دە فریای جەزائیر کەوێن چونکە خەریکە لە قۆڵی دیموکراسیەوە دەستی ئیسلام بێتە دەرێ یعنی بردیانەوە لە هەڵبژاردن جەماعەتی حەماس لە فەڵەستین نایان بردەوە لە باریان برد لە میسر ئیسلامیەکان نایان بردەوە تەماشا دەکەی هەم هێزە ناوچەیەکان و هەم زلهێزەکان لە دوژیانەوە خۆکەوتن نانێش ساڵێک سەبریان لە نەگرتن ساڵێک بزانین خۆ چۆن حکم دەکەن کەواتە زلهێزەکان لە بەرژەوەندیان نییە ئیسلام بە شێوە ڕاستەقینەکەی کە لە قورئان و سونەتدا بەرجەستێ لە قوارەیەکی سیاسی ڕاستەقینەدا بەرجەستە ببێ بۆ چۆ کاتە نمونەیەک و نموزەجێک لە حکم پێشانی دنیا دەدرێ جیا لەوەی کە ئێستا لە ڕۆژئاوا هەیە وەجیا لەوەی کە لەو ئەو دەوڵەتە میراتی و بنەماڵەیانە هەن وەجیا لەوەی کە دەوڵەتێکی مەزەبی و تائیفی بەناوی ئیسلام و حکم دەکات جیالەوە ئەوەش وا دەکات کە ئیسلام خەڵک بە بەرجەستەکرایی بیبێنە لە واقعێکی سیاسیدا ئەو کاتە خەڵک زیاتر سەرنجی بەرە ئیسلام دەڕادەکێشرێ خەڵکی ناموسڵمان تەبعاً چونکە تۆ تەماشا بکە ئیسلام ئێستا بەبێ قەوارە و بەبێ دەوڵەت و بەبێ ساحەب ئێستا و خەریکە غەزوی ئەوروپا و ڕۆژئاوا دەکات ئەدێگەر لە قاڵب و لە فۆرمی قوارێکی ڕاستەقینەی سیاسیدا خۆی ببینێتەوە و خەڵک بیبینێ و بەرهەمەکەی ببینێ بەتاکید ئەو کاتە خەڵک زیاتر سەرنجی بەلە ئیسلامدا دەچێ بۆیە ڕێی پێنادەن بەڵام هەر ئەوە نییە کە ئەوان ڕێی پێنەدەن بەتاکید ناشایستەی مسلمانان خۆشیان دواکەوتوی خۆشیان و بێسەرۆبەری خۆشیان هۆکارە سەرچێکە ئەوەیە و بەڵام بەتاکید زلهێزانیش دانویان لەگەڵ دەوڵەتێکی ڕاستەقینی ئیسلامی دەناکو مامۆستا دیسان لە جێگەیەکی دیکەدا شتێکی سەرنجڕاکێش هەیە لە شوێنەکە تۆ بە دەنجی بڵند هاوارەکەی ئەڵەی هۆ برادەرە ناسیۆنالیستە کورتپەروەرەکان چیدی هێرشی کوێرانە مەکەنە سەر ئیسلام و چیدی بەرهەمی ئەدەبی نووسەرە پێشوەکانی وەک خانی و مەلای جەزیری و نالی و حاجی قادر و مەحوی و مەلای گەورە مەدەنە بەر نەشتەری تەویل و تەویلکاری بە مەبەستی ئیسلامداڕنین لە بەرهەمەکانیان و بە ناموسڵمان حسێبکردنیان مامۆستا ئەمە شتێکی زۆر نوێیە قسەکە لەسەر ئەوەیە چۆن دەمەوێت تەرکیزت لەسەر هەردوو بەرەکە لەو دوو بەرەی کە باسیەکەم ئەوە بەرەی ناسیۆنالیستەکانی کە جەنابەت باست کردوون لێرە بانجانەکەی دیارە کە ویستوانە ئەو بەرهەمە داڕنن لەو باوەڵین لەو پاشخانە دینداری و ئیسلامی کە ئەو نووسەرانە هەیەە بەڵام لە بەرامبەرەکەشە کۆمەڵێک لەم چەند ساڵەیە کۆمەڵێک داعی و بابای ئیسلامیش پەیدا بوون کە ئەو شاعیر و تەواوی بەرهەمەکانی ئەو کەسانی کە جەنابەت باست کردوون لێرەیە هەر لە خانەوە تاکو مەحوی ئەوانە ئەوانیان دەرکردووە بەریان کردوون لەوەی کە ئەمانی سیفەتی دینداری و مسلمانەتیان هەبێ واتە خودی بەرهەمەکانیشان بە بەرهەمێکی باش و
وەروەها ئیسلامی حق قبول ناکەن حەزەکەم لەسەر هەردووچیان جەنابەت ئەگەر هەر بە قسەیەکی بکەیت ئەوەی دووەمیان ینی چۆنیان ئەزانی چی مامۆستا هەندێک لە داعیەکانمان هەندێک لەو بابا ئیسلامیانەی کە قساکەن وەت داواکەن بۆ مانای کە مەحویە بەنە بەریەکەن مەحوی و وەروەها شێوەکانیەوەی کە جەنابەت باست کردو لە لای جەزیر و ئەوانە پێیان وایە ئەمانە ئەگەر مەلاژ بن ئەو بەرهەمانەی کە کردویانە بەرهەمی خراپن هیچ پەیوەندییان بە مەسەلەی دینداری و هین بەرهەمیان ناچێتەوە سەر مۆزوعی ئیسلامی و وەروەها خزمەتی بە دین نەکردووە کەواتە بۆچیمانە بەنسبە پرسیاری یەکەمیان دوای دێمە سەری دووەمیش بەنسبە پرسیاری یەکەمیان ئەوە لەوە هاتووە من کاتی خۆی کتێبێکی دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵم خوێندەوە کە ئێستاش لە ژیاندایە و دۆستایەتی و سەردانوشتیشمان پێکەوە هەیە کتێب گۆڕنۆشمان پێکەوە هەیە بە ناوی ئەحمەدی خانی شاعیرا و فەیلسوفا و مفەکرا شتێکی ئاوە لەوێدا باسی ئەحمەدی خانی دەکات دەڵێ چەند ساڵ یا چەند سەدە پێش مارکس کەوتوتەوە دیارە ئەو کاتە چەپی بووە هەڵگری فکری مارکسیزم و لینیزم بووە ئەمجا دێنێ شیعرەکانی ئەحمەدی خانی بە نەفەسی مارکسی ئەوە دەکا مارکسی و مادیگەری ئەوانە ئەوە یەک لە لایەکی دیکەوە من جارێک لە یەکێک لە بڵاوکراوەکانی کە ئەو کاتی نازانم گۆڤاری کاروان بوو چ گۆڤارێک بوو ڕەخنەیان گربوو لە مامۆستا عەبدولکەریم مدەڕیس و لە محەممەدی کوڕی خوا لیان خۆش بێ کە دیوانی نالی و مەحویان وا باس کردووە کە ئەوە وەکو بڵێ بیری ئیسلامی و بیری دینداری خواپەرستی و کۆنەپەرستی ئەوانە محەممەدی مەلاکەریم وەڵامی دابوو کاکە جاخە من بڵێم چی مەحوی باسی خوای کردووە باسی قیامەتی کردو خۆ من دەبێت شیعرەکان وەک خۆی تەفسیر کەم کاکە من بڵێم چی ئەو مادی نەبووە ماتریالیست نەبوو ئەوانە دەربارەی کتێبەکانی مامۆستای گەورەی کۆیە هەتا من خۆم تەفسیرەکەیم نەخوێندەوە تەمەن من تەفسیرەکەیم لە ئەلیف و تایەی خوێندەوە هەموو هەردە بەرگەکەی بڕوات بێ انطباع و سەرنجێکم بۆ دروست بوو کە ئەم مامۆستای گەورەی کۆیە لەوانەیە نیمچە عەلمانی بوو بێ کە تەفسیرەکەی خوێندەوە تەماشا دەکەم مامۆستای گەورەی کوێ بە پێچەوانەوە ڕەخنە دەگرێت لە تەوژمی عەلمانی دەڵێ کەسانێک هەن بە ناوی پێشکەوتن و ڕۆشنبیریەوە دژی دین و دژی مێژووی خۆیان و عەقیدە و ئەوەی خۆیان یعنی مامۆستای گەورەی کۆ واوێ ناکرابوو کە پیاوێکی نەتەوە پەرستی ناسیۆنالیستی سیکۆلاریستی ئەوە بەڵام کە تەماشا دەکەی واقعەکەی بە جۆرێکی دیکەیە بەڵێ مامۆستای گەورەی کە و ڕەخنەی گرتۆ لە واقع و لە هێندێک لەو شێخانەی کە لادان و حرافیان بووە و ئەوانە بەڵام جا من ئەوەم لەوێوە هەڵهێنجاوە کە ئێوە مەچن بەرگێکی دیکە بەبەر بەرهەمی زانا و شاعیرەکانماندا مەکەن وەکو خۆیان بیان بێنن ئەوە بەنسبەت ئەویانەوە بەنسبەت ئەوی دیکەشەوە من نەمبینیون ئەو جەنابەت دەڵێ ئەو نووسین و بەرهەمانە بەڵام فعلا ئەوەش هەر کەسێک کە بێنێ بڵێ وەڵا مەحوی یا نالی یا مەلای جەزیری یا ئەحمەدی خانی ئەوانە ئەو گەورە پیا و شاعیرانە بەرهەمەکانیان وەک بڵێ خزمەت بە ئیسلام ناکە یاخود بە نەفەسی ئیسلامینە وڵا دیارە لە ئیسلام حاڵینەوە یاخود ئەو ئیسلامی کەوری حاڵی بدەبێ ئیسلامێکی باریکە ڕێک بێ کە تەنیا ڕێ خۆی هەبێ پێدا هەرما مەساساڵە ئیسلام مەموزینی بۆ چییە خانی مەموزینی نووسیوە کە بۆ بە شاکارە ئەلاساس ئیسلام چی پێویستی بە مەموزینە ئێمە لە قورئاندا سوورەتی یوسوفمان هەیە یوسف عليه الصلاة والسلام و خێزانی عزیز کە باسی خۆشەویستی و ئەوانەیە تەمان لە تەرەفی یەکتەرەفە بڵێن تاکە بەسەرهاتێک لە قورئاندا هەبێ لە یەک شوێندا هەبێ هەمووشی پێکەوە هەبێ و هەموو عنسوڕەکانی قیسە و بەسەرهاتی تێدا هەبێ بەسەرهاتی یوسف عليه الصلاة والسلام کە تعبیری زۆر سەرنجڕاکێش و ئەوەی تێدا هەیە کە من لە تەفسیری سوورەت یوسف بە تەفسیل قسەم لەسەر کردووە ئەمجا ئەو مەموزینەی کە پێیان وایە بڵێن ئەحمەدی خانی نەدەبوو نووسیبای مامۆستا محەممەد سەعید ڕەمەزان بۆڵتی دکتۆر محەممەد سەعید ڕەمەزان بۆڵتی خوا لێی خۆش بێ تەرجەمەی زمانی عەرەبی کردووە کاکە پەیوەند ئەو جۆرە کەسانە وەک بڵێ نازانە کە دین بۆ ژین هاتووە ژین شایی تێدا و شینی تێدا
خۆشەویستی تێدا و ڕقی تێدا ڕوحی تێدا و جەستەی تێدا عقل دەوری تیا دەبینێ و دڵ دەوری تیا دەبینێ و لە ڕاستیدا کە تۆ تەماشای قورئان و سونەت دەکەی یعنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ وفي بضع أحدكم صدقة یەکێکتان کە لەگەڵ هاوسەری خۆی جوود دەبێ پاداشتی هەیە وتیان ئەی پێغەمبەر سەڵ یەکێک لە ئێمە دەچێ ئارەزوی خۆ جێبەجێ دەکا پاداشتی بۆ هەیە فەرمووی ئەگە ئارەزوەکەی لە حەرامدا دابنێ گوناحی ناگاتێ گوتیان با تێگە فەر لەگەڵ لە حەڵاڵی خۆی دابێ پاداشتی هەیە تەماشای ئیسلام دێنە بەرگێکی ڕوحی بەبەر هەموو چالاکی و هەموو کارەکانی مرۆڤدا دەکا بە مەرجێک لە ڕێی شەرعی و لە ڕێی ڕێک و ڕاست و دروستەوە بن جاوی کەسێک کە هەستیاری هەیە بەوەی کە وەڵا باسی بەسەرهاتی ئافرەت و پیاوێکە یەکدیان خۆشویستووە بۆکوتم لە ئیسلام حاڵینە بۆ چونکە قورئان و سونەت لە شوێنێکدا شتێک هاتووە سەبارەت بەوەی کە لە مێژوودا کورد زیاتر لەبەر کوردایەتی چەوساوەتەوە لەبەر کوردبوونی چەوساوەتەوە کۆی ئەوانەی کە هاتون ستەمیان لێ کردووە و زوڵمیان لێ کردووە جێنۆسایدیان کردووە هەمووی لەبەر کوردبوون بووە کەواتە دەگوترێ لە بەرامبەریشە ئەی بۆ ناکرێت سەرجەمی چالاکیەکانی ئەوەی کە لە بواری خەبات و بەرەنگاریشە بەڕێخا بۆ ئازادی نەتەوەکەی هەمووی لەژێر ناوی کوردایەتیا بێت کاکە پەیوەند من ئەوام گوتووە وتم بەڵێ کورد وەکو نەتەوە چەوسێنراوەتەوە بەڵام بۆیە چەوسێنراوەتەوە چونکە ناشەرعی و نائیسلامەتی لەگەڵ کووردا کراوە جارێ زلهێزانێک کە وەڵا نیشتیمانی کوردیان وەکو گۆشتی خێرێ بەخشیوەتەوە ئەو دیارە حسابیان بۆ شەرع و بۆ خوا بۆ ئیسلام نەکردەوە هیچ ڕژێمە دراوسێکانیش ناڵێ من نەتەوە دراوسێکان ئەو ڕژێمانەی دراوسێش ئەویش دیارە ڕەچاوی سنوورەکانی شەرع و دراوسێتی و برایەتی ئیمانی و ئیسلامی لەگەڵ گەلی کووردا نەکردووە بۆیە ئیقراری ئەو واقعە ناحەقیان کردووە کەسای کزبی کۆ فەرزی کردو بەسەر نیشتیمانی کردو بەسەر جیهانی ئیسلامیدا کەواتە ڕاستە ئێمە وەکو نەتەوەیەک چەوسێنراوینەوە بەڵام بۆیە چەوسێنراوینەوە چونکە لە ڕاستی ناحەقیمان لەگەڵدا کراوە ناشەرعیمان لەگەڵدا کراوە یەک و ئایا ئێمە بۆ ئەوە کە ڕزگار بین دەبێ ئیلا لەسەر بناغی نەتەوایەتی باشە وەکو کوردی ینی کوردایەتی من زۆر جار گوتومە کاکە پەیوەند ناکرێتە بەرنامە من لەمەوێ لە سۆزی نەتەواتریشدا باسم کردو گوتم باشە چەکدارێکی ڕژێم وەکو تۆ بە کوردی قسە دەکا ئەو کاتەکە هەبوون ئەو کاتەکە خەڵکیشی زۆر یعنی تا پێشمەرگەیەکت دەبینی 100 چەکداری ڕژێمت دەبینی بۆ خۆت دەزانی چەندان فەوجی خەفیفەوە هەبوون لە بەرامبەر ئەو چەند مستە پێشمەرگەی کە بەچیاوە بووین ئێ باشە ئەگەر هەر کوردبوون بۆ خۆی بەرنامە بێت و کوردبوون بۆ خۆی فەزی لە توش چاکە بێ جاخۆ ئەو چەکدارەکان ڕژێم زیاتر بوون و هەمووشیان بەرجی کوردیان لەبەردا بوو بە کوردیش قسەیان دەکرد بەڵام کەواتە کوردبوون فەلسەفەیەکی نییە پێت بڵێ کە چۆن بژی ئەگەر فەلسەفەیەک باە کوردبوون بیری نەتەوایەتی ئەگە بەرنمەیەک بواە پێت بڵێ حەڵاڵ چێ و حرام چێ و چاکە چێ و خراپەت چیە دەبوو هەموو یەک ڕێ بواە هەمووی دەبوو پێشمەرگە بواە وانە بەڵام تەماشا دەکەی خەڵکێکی زۆر لە کورد چەشان بۆ ڕژێم هەڵگر بوو سیخوڕیان بۆ ڕژێم دەکرد دژی هاوزمانەکانی خۆیان بوون کوردیش بوون بۆیە خودی کوردبوون ئینتیمای تۆ بۆ نەتەوەکەت بۆ نیشتیمانەکەت کافی نییە بۆیە تۆ فێر کات چۆن بژی چی بکەیت چۆن بکەیت دەبێت بەرنامەی دیکە بێنی هەر بۆیش ئێمەی مسلمان بەرنامە ئیسلام دەڵێن بێنین برادرانی کەش نەبێ ئیکتیفان بەعینی کورداتەکە نەکرد بوویش مارکسیست و لێنینیست بوون ماویست بوون لیبرالیست بوون ئێستا سیکۆلاریستن تۆ تەماشا بکە کوا چی ئیکتیفای کردو بۆ هێر کورد بەوی چی دی هەموو بەرنامەی هەیە ئەنجا من دەڵێم میلەتێکی مسلمان شایستەیەتی کە بەرنامەکەشی ئیسلام بێ هەر ئەوەندەیە میلەتێکی مسلمان دەبێ بەرنامەکەی ئەو ئیسلامە بێ کە ناوی ئەو وەکو نەتەوەیەک لەو دینەوە هاتووە لەو ئیسلامەتیەوە هاتووە مەبەسا لە بەشی چوارەمە کە پێچێ لە چاپی تازایە بەشێکی بۆ زیاد کرابێ لەژێر ناونیشانی ببوورە ئەگەر لێرە مسلمانەتی و کوردایەتی لە ڕوانگەی ئیسلامی و ئەلمانیەوە لەویا هەست دەکرێت کە
جەنابەت بە نەفەسێکی تازەوە لێرە کۆمەڵک شتت هێناوەتەوە پێشەوە و شرۆڤەیەکی باشت کردووە. قسەکە لەسەر ئەوەیە بزەبێت کتێبەکە کۆمەڵک درز و کلێنی مابوون کە لەم ڕێگایەوە ئەم درز و کلێنانەشت باش چەسپاندووە وەروە گرتوتە یاخود هەمواری ناوەڕۆکی کتێبەکەت پێکردوێتەوە. کاک پەیوەند خۆ بیری بەشەر گۆڕانی بەسەردادێ گومانی تێدا نیە و ئێمە مامەڵە لەگەڵ واقعدا دەکەین. واقعەکە کە دەگۆڕە تۆش دیارە لە وردەکاریەکاندا بە تاکید بیری تازە و بۆچوونی تازت بۆ دروزە من شتێکی ئاساییە، شتێکی زۆر چاوەڕوانکرا و ئاساییە. ئەوە نائاساییە تۆ وەکو مەلای مەزبورە لەیان پرسی تەمەنت چەندە گوتی 20 ساڵ و دوای 20 ساڵی کەوتیان تەمەنت چەندە گوتی هەر 20. ئەوتیان چۆن وتی آخر پیا و پیا لە قسەی خۆی نیەتە خوار. چون هەندێک کەس جاروێک کە من چاوم بە شتێکدا جێڕاوە تۆ دڵن ئاها 20 ساڵەوە پێشتی گوتی ێستا چ دەڵێ. شتێکی زۆر مەنتیقیە، شتێکی زۆر چاوەڕوانکرا و مەنتیقیە. من قسەی ئێسام لە 20 ساڵی پێش ئێسام جابێ لە وردەکاریەکاندا بەس گرنگەوەن لە هێڵە گەشتەکاندا هەر ئەوەین لە استراتیژدا، بەڵام ئەگەر لە هێڵی گشتیشدا من شتێکم بۆ دەرکەوێت کە 20 ساڵەوەم پێش بەڵکو هەر دوێنێ تێدا بە هەڵەدا چووم پێم وەکو ئاو خواردنەوە ئاسانەکە دانی پێدابێن و ڕاستی بکەمەوە. من لەسەر مەزەی مەلای مەزبوورە نیم بڵێم پیا و پیاوە لە قسەی خۆی نیەتە خوارێ. من دەڵم پیا ئەو پیاوەیە ئەگەر بۆی دەرکەوت بە هەڵەدا چووە بڵێ بە هەڵەدا چووم، نەگەڵ برادەرانەی کە شتی سەقەت و پەقەت دەکەن دوایش پیان عەیبە دانی پێدابێنن. جا بنسبەت ئەوەیان کە بەڵێ من چاوم بە زۆر شتدا گێڕاتوە هەندێک شتی تازە هاتوۆتە پێش لەو ماوە درێژەی کە بڵێن کەوتۆتە نێوانی چاپی سێم و چاپی یەکەمیەوە. بەڵکو ئێستاش کە دیارە ئەو کتێب ئێستا چاپی چوارەم دەکرێتەوە، ئێستاش کۆمەڵشتی تازە هاتوۆتە پێش کە دەگونجێ دووبارە قسەی تازە لەسەر شتەکان بکۆ لە پێشێکی چاپی چوارەمدا ئاماژەم پێداوە کە خوا پشتیان بەو زوانە دەردەچێ. دووبارە بەردەوام ئەو مەسەلەی نەتەوایەتی و نیشتیمان و ئەو واقعە سیاسی و نەتەوەی و نیشتیمانی کە مەتیا دەژین بەردەوام گۆڕانکاری تازەی تێدا دەبێ و ئێمەش ئەگەر بمانەوێ دینەکەمان لە ژینمان بەجێ نەمێنێ دەبێ قسەی تازەمان هەبێ. من هەمیشە وا دەڵێم دەبێ قسەی تازەمان هەبێ و ئەگەر چ کلێن پڕکردنەوە بێ هەر دەگونجێ، هەموارکردنەوە بێ هەر دەگونجێ، هەڵە ڕاستکردنەوە بێ هەر دەگونجێ. هەمومان بەشەرین، بەشەریش پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. هەموو مرۆڤەکان هەڵەکارن، باشترین هەڵەکارەکانی جوانن کە دەگەڕێنەوە وازە هەڵەکانیان دێ. مامۆستا لە پەراوێزی ئەو بەشی کە قسە لەسەر عەلمانێت و زاراوەی عەلمانێت شیەکەیتەوە پەراوێزێک هاتووە باسی ئەوەکەی کە گلەییەکەی یاخود باوە بڵین بە جۆرە لە جۆرەکان قسە لەسەر ئەوەکەی کە لە ئێستاشدا بە حەق و ناحەق زلهێزان و لایانی عەلمانی لە دنیاە بە جۆرە لە جۆرەکان دژایەتی ئەو هێز و قەوار و هەروە حیزبانەکەن کە بە زۆر لە جۆگەران ئەو حیزبە ئیسلامیانەی کە تێکۆشن بەوەی کە حکمی خوا بێنەوە و وڵاتەکانیان ڕزگارکەن. بەڵام بزەبەت ویستم پرسیار لەسەر مەسەلەی جێڕانەوەی حکمی ئیسلام بکەم. ئەمە بابەتێکی هەستیارەوە زۆر کەس پرسیارەکە ئایا حیزبە ئیسلامیەکان مەبەستیان ئەوەیە خەبات بەوەکەن کە گەلەکانیان ڕزگارکەن وەکو هەر حیزبێکی تر یاخود دانوێ حکمی ئیسلامی بێنەوە بیژەڕنەوە بۆ ئەم خەڵکە تۆزێک ینی ڕاشکاویش بم لەو دەستەواژەی حکمی ئیسلامی ترسن لە برنجیانەوە. بەڵێ بەڵێ وڵی کاکە پەیوەند من باسی خۆمان دەکەم تەواو ناکرد بەنای هەموو ئیسلامیانی دنیا قسە بەنای خۆمانەوە قسە دەکەم وەکو بەندە وەکو خۆی بە تایبەت و بەگشتیش وەکو کۆمەڵ ئیسلامی ئەوەندی کە سەرکردایەتی و ئەندام و کادیرەکانی کۆمەڵ ئیسلامی قوبوڵیان بێ لە فکرەکەی من. چونکە بەرجژنەوێ من دەیڵم هەمویان قوبوڵیان بێ یاخود هەمویان قەناعەتیان پێ بێ. من بەنای خۆم قسە دەکەم بە پلەیەکەم. من پێم وایە هەر لایەنێکی ئیسلامی ئەگەر لە ئیسلام حاڵی بوو بێ نابێ بڵێ ئەرە تۆ کاکە هەوڵ دەدەی بۆ ئەوە کە شەریعەت سایە و سێبەر بێ حکمی ئیسلامی هەبێ یا بۆ خزمەتی خەڵک. چونکە بۆ ئەو دوانە تێکەڵ چێشن ئەسڵان خوای پروردگار بۆچی شەریعەتی ناردووە؟ یعنی شەریعەت بۆچی هاتووە؟ شەریعەت بۆیە هاتووە خەڵک بەختەوەرکە. وأنزلنا إليك الكتاب للناس بالحق. کتێبمان بۆ لای تۆ ناردووە بۆ خەڵک بە حەق واتە ئەم کتێبە بۆ خەڵک هاتووە. خوای پەروەردگار بۆچی پێغەمبەرانی عەلەیهیموسەڵات وسەلام ناردووە؟
کە لە مسنەدی ئیمام ئەحمەددا دەڵێ 124,000 پێغەمبەر هاتووە و 315 خاوەن بەرنامە بوون وەخوای پەروەردگار 114 کتێبی دابەزان بۆچی؟ بۆ کە مرۆڤ بەختەوەر بێ مرۆڤ بە شێوەیەکی وا بژی کە شایستەی مرۆڤ بێ تەنیا خوا بپەرستێ و پێکەوە تەبابن بەندەی خوابن و پێکەوە براو تەبابن جا کەواتە لایەنێکی ئیسلامی بەڵێ هەوڵ دەدا کە شەریعەت سایەوسێ بەری کۆمەلگاکەی بێ بۆچی؟ بۆی کە خەڵکەکە بەختەوەر بێ بۆی کە خەڵکەکە بە مافەکانی بێ بۆی خەڵکەکە دادگەری لێمەدا بسەست پێ زۆڵ مستەم گەندەڵی خراپەکاری قۆڕخکاری لە نێودانە بێ کەواتە ئەو دووشانە تێک هەڵکێشن یانی شتی پێچەوانەیەک دین هەر وەکو چۆن مەسەلەی کوردایەتی و موسڵمانەتی کوردبوونی ئێمە لەگەڵ موسڵمان بوونی ئێمە دوشتی تێکەڵ کێشن ینی بۆ کوردێکی موسڵمانیا بۆ موسڵمانێکی کوردکە من لەوەشدا کامیان پێشکەوی کامیان دواکەوێت چ گرفتێک نییە چونکە جارێ ئینسان پێشەوەی کە موسڵمان بێ کووردە ینی منداڵکە لە دایک دەبێ بە زمانی دایکی قسە دەکەوە نیە جارێ ئێستا تا نەگاتە 15 ساڵی تەکلیف شەرعی ناکەوێتە سەر تا بزانین داخوا موسڵمان دەبێ یا ناموسڵمان دەبێت وانە دوایی لە دوای 15 ساڵی و موسڵمانەتەکەی دەردەکەوێت بەڵام پێشی هەر پێشی کوردبوونەکەی هەیە لە ڕووی ریزبەندی کاتیەوە بەڵام لە چیدا لەو ڕۆکە ئایا تۆ کوردایەتی پێش دەخیا موسڵمانەتی جا ئەستان کاکە کوردبوونی ئێمە بەدەست خۆمانی تاکو پێشی خەین دواخێنێ ئەو دوانە پێکەوە ناخرێنە تەرازوو بۆ هەڵسنجێنران بۆ موسڵمانەتی خۆت هەڵی دەبژێری توانی موسڵمان توانی ناموسڵمان بی بەڵام کوردبوون هەڵی نابژێری تو تازە کوردی بەسەر داست ینی کوردبوونی ئێمە شتێک نییە اختیار و ئیرادەی ئێمەی تێدا بێ بەڵام موسڵمان بوونی ئێمە اختیار ئازادی ئێمەی تێدا هەیە کەواتە دووشتی یەک شێوەنی تا پێکە هەڵیان سەنجێنی باش مامەسا هەر دەمێ بە فرسەتێکی بزانم ببوورە ئەم پرسیارەشەکەم ینی من ئەمەم لە دەمی خەڵکی بابای ئیسلامیش بێستووە کە ڕەنگە ینی هۆشیاریش بێ ئەندازەی خوێنەواریش بێ ئەوش ئەوە گوترێ ئەگەر سەیری سەرچاوەکانی ئیسلام بکەی سەیری کتێبە فقهیەکان بکەی ئەوە ڕەنگە باشترین هێز کە هاتبێ حکمی ئیسلامی کردبێ یاخود نموزەجێکی دروست کردبێ نمونەیە نابێتەوە باوەڕکەم قسەیە کراوە کە داعش باشترین نمونە بووە ینی بەرجەستەی کردووە قسەکە لەسەر ئەوەیە ئەم من ویستم بڵێم ئاستیاری لە ئەمە هەیە کە باسی حکومڕانیەکەی کە باسی دەسەڵاتی ئیسلامیەکەی خەڵک لە بەرامبەر وێنەیەکی بۆ دروست بووە کە بریتێ لە داعش کە تۆ چۆن ئەم وێنەیەم ینی گردنی ئەم ئیسلامە لەمە هەکەیتەوە کاکە پەیوەند کاتی خۆی لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20دا زلهێزان بۆ ئەوە کە موسڵمانان زیاتر لە پەل و پۆ بخەن ڕوحی خەبات و بەرخۆدانیان تێدا بمرێنن هێرشێکی زۆریان کردە سەر ئیسلام بە شمشێر بڵا بۆ تۆ ئیسلام بەهێز بڵا بۆ تۆ ئیسلام ڕای بە جەنگ هەیە ئیسلام ڕای بە کوشتار هەیە تەنانەت هەندێک لە زانانی ئیسلام کەوتبوونە حاڵەتی بەرگریکردنێکی بێهێز کە نەخێر ئیسلام هێزگی تێدانێ و ئیسلام دەڵێ هێز بەکارمێنە و ئیسلام دەڵێ وەڵام موسڵمان بانی نوێشی نەبێ خۆی پێ بخورێنێ و ئیسلام زۆر دینی سەلامەتی و من ئەوەم پێ هەڵەیە بەڵێ داعش وەکو من لە کتێبی پەرگیری کە تەرجەمەی عەرەبی کراوە تەرجەمەی فارسیش کراوە خەرات تەرجەمەی تورکی بکرێ و بە کوردی بە 3 بەش بڵاو بۆتەوە باسم کردو لەو کتێبەدا کە داعش باسی جێبەجێکردنی شەریعەتی کرد و ناڕاز بوو زۆر ناڕاز بوو بە پێچەوانەی سروشتی شەریعەتەوە ئیدعای شەریعەتی دەکرد شەریعەت لە دابینکردنی مافو ئازادیەکانەوە دەست پێ دەکات شەریعەت لە تێگەیاندنی پێگەیاندنی خەڵکەوە دەست پێ دەکات بەڵام ئەوان لە سزادانی خەڵکەوە دەستیان پێ کرد لینگا و قوچ شەریعەتیان پێ دەکرد شەریعەتیان ناشیریت کرد ئەمجا هەندێک شتیان لەسەر خەڵک فەرزەکە کە شەرع لەسەری فەرز نەکردوون ئافرەت دەبێ نیقاب بێ و پیاو دەبێ ڕیشی هەبێ و خەڵک دەبێ بە زۆر ببرێ بۆ جەماعەت و پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچ نەکردووە دوایی باسی دەوڵەتیان کرد و دەوڵەت وا نابێت دەوڵەت بە زۆرم لێ بە هەڵوکتانە سەر خەڵک دانامەزرێت دەوڵەت وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەبێ دای مەزرێنین پەیمانی یەکەمی عەقەبە و پەیمانی دووەمی عەقەبە نوێنەرانی یەثریب هاتن گرێبەستێکیان لەگەڵ پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وسەلام پەیمانیان پێدا و پێغەمبەری خۆیان وەکو سەرۆکی خۆیان قبول کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆچی کرد بۆ مەدینە بەبێ ئەوەی کە کەسێک لوتی بە خوێندا بێ دەوڵەتی ئیسلامی دامەزرا دامەزراندنی دەوڵەت بەو شێوەیە دەبێ دەوڵەت لە هەناوی کۆمەلگا دەبێ هەڵبخڵێ نەک بەسەر کۆمەلگادا فەرز بکرێ و پاشان باسی دانانی خەلیفەیان کرد وانە بە حساب
ئەو برادەرەکە کەس نەیدەناسیێت و وەرە خەلیفەیەکە دەبێ کەس نەیناسیێت نەکیڕە بێ منکەڕ بێ شیوا چۆن دەبێ خەلیفە حکمی کرد و ڕۆی و لە بەین چوو کەس نەیناسی نەزانین نەمازانی چێە نە خەلیفە وا دادەندرێ و نە شەریعەت وازێ بەزێ دەکرێ و نە دەوڵەت وا دادەمەزرێ و لەو کتێبەدا بە تەفسیل باسم کردووە بەڵام دەبێ وریابین لە کاردانەوەی ئەوەدا کە داعش غەڵەتی کردووە ئەمە نەچین نکۆڵی بکەین لەو ڕاستیانە ئیسلام من بەداخەوە دەڵێم هەندێک خەڵکی ئیسلامی هەیە لە دەرونێکی تێشکا و بەزیوەوە لەگەڵ ئیسلامدا مامەڵە دەکا پێی خۆشە بەلای ئەو ئاەتانە دەنچێت کە باسی جەنگ و جیهاد دەکەن بۆ نەوەکو بۆ ئاخرەوە لەبەرەوەی داعش وای کردووە داعش بە ناوی جیهادەوە کوشتاری کردووە خراپەی کردو بە ئەمە ئەوە نەکەین نەخێر داعش غەڵەتی کردو بۆ خۆی غەڵەتی کردووە بەڵام ڕاستیەکانی ئیسلام هەر لە شوێنی خۆیاندان بەڵێ ئیسلام دەوڵەتی دەوێت ئیسلام دەڵێت دەبێت شریعەت پیادە بکرێ ئیسلام بڕای بە جەنگ و جیهاد هەیە بەڵام هەمووی بە مەرجەکانی خۆی لە شوێنی خۆیدا و بۆ شوێ کە شریعەت فەرموویەتی و بۆ شوێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کردوێتی ئەمما داعش دێنن ئیسلام ناشرین دەکەن لەبەر چاوی خەڵکێک کە شارەزای ئیسلام نییە ئێمە لەبەر ئەوە کە ئەو تۆمەتەمان نەدرێتە پاڵ نابێ بێنین ئەو ڕاستیانە ئیسلام ژێرلی و بخەین کە داعش یا غەیری داعش بە هەڵە ممارەسەی کردو مامۆستا کۆتا پرسیارم سەبارەت بە ئەم کتێبە ڕەنگە خودی کتێبەکە نەبێ بەس ناوڕۆکی کتێبەکە بۆی بەرجەستە ببێ تۆ لە ساڵی 2013 بوو وەڵاو عەلەم کە شتێکتان ڕاگەیاند بە ناوی پرۆژەیەکی تۆ هەر پرۆژەکە جەنابیشە ڕاگەیاند پرۆژەی دەوڵەتی سەربەخۆی کوردستان نەخشە ڕێگای دەوڵەتی بەسەبێت نەخشە ڕێگای دەوڵەتی کوردستان قسەکە لەسەر ئەوەیە ئێستا کۆمەڵی خەڵکی سادە پرسیارەوەکەن بەڕاستی ئیسلامیەکان باوەڕێن بە کوردایەتی و بە دەوڵەتی کوردی هەیە یعنی من حەزم کرد ئەمە بکەم بە کۆتا پرسیاری ئەم کتێبەی جەنابەت سۆزی نەتەوایەتی وەڵا کاکە پەیوەندیان بڕوامان پێ هەیە بێگومان بۆچی بڕوامان پێ هەیە چونکە من لەو کتێبی سۆزی نەتەوایەتیدا بە تەفسیل باسم کردووە کە لە ئاڵلقەکانی پێشوشدا باسمان کرد من ئەو کتێبی سۆزی نەتەوایەتیم هەمووی ئەم ئاەتە مبارەکەم کردو بە هەوێنی ئاەتی ژمارە سەزەی سوورەتی الحجورات یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير أي خلقنا أي مرۆڤایەتی ئێوەمان لە بابودایشێک لە نێرومەیەک وەدی هێناوە جێڕامان بۆ چەند گەل و تیرێک لەوێدا گوتومە کەواتە عەرەب چەند عەرەبە کوردی شێندە کووردە ئەگە عەرەب نەتەوەی کوردی نەتەوەیە فارس نەتەوەی کوردی نەتەوەیە تورک نەتەوەی کوردی نەتەوەیە ئەفغان و تورک و ئینگلیز کوێ کەواتە هەمان مافکە ئەو نەتەوانە هێنە کوردیشەتی هەتا لەوێدا گوتومە وەک چۆن ئەفغانستان هەیە پاکستان هەیە هندستان هەیە عەرەبستان هەیە تورکمانستان هەیە کوردستانێکی شەیە ئەوانە چۆن قەوارەی سیاسیانی کوردیش حەقیقەتی قەوارەی سیاسی هەبێ ئێمە بڵێ وەکو پابەندی بە ئاەتەکانی خواوە نەک وەکو شتێکی سۆز و هەستێکی نەتەوەیی وەکو پابەندی بە ئاەتەکانی خوا و پابەندی بە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕوامان بۆ هەیە بەڵام دەبێت لە ڕێی خۆیەوە بێت ئێمە بۆچی لەگەڵ ئەو ڕیفراندۆمە سەقەتەدا نەبووین کە هەرێمەکەی دوولەت کردین گوتم ئەو کاتە خۆمە دەنجیشماندا هەرچەند ئەوەشمان دووە لێرە بەڕەخنە گیرە بۆ فڵان کەس دەنجیدا یان وەڵا بەڵێیەکەی فڵان کەس و کۆمەڵی ئیسلامی لەگە بەڵێ هیچ کاکە بەڵێ ئێمە چۆن جیاواز نەبوو ئێمە گوتمان بەڵێ بۆ سەر بەخۆیی بەڵام گوتمان نەخێر بۆ ئەو ڕیفراندۆمە سەقەتەی کرد لە کات و شوێنی خۆی دانێ هەلو مەرجەکانی تەواو نییە جا چۆن بەڵەیەکە ئێمە زیانە بوو کە ئێمە بەو هەموو مەرجانەوە و تا ئاخیر لەحظە دەماگومان نەکرێ و دوای تەوەقوعەکە ئێمە ڕاست دەرچوو ئەوە لەکوێ کە تۆ بچی ببێ ئەندام لە کۆمیتەی ڕیفراندۆمدا و دوای مەلعەب بە مەلعەب گڕێ و دوایی مەسەلەن بانگەشە بکەی و کۆنگرەی ڕۆژنەماوانی بگری و کاکە وڵا کەرکووک هیچی لێ نایە دنیا هیچی لێ نایە و دەوڵەتمان بۆ دادەمەزرێ و هیچیشی وا دەرنەچێ لەو گەڵەوەی کە ئێمە تەوەقوعمان کرد هەوا دەرچێت چۆن وەکو یەکە لە کاکە پەیوەند لە ڕاستیدا ئێمە نەک وەکو مزایەدە وەکو قەناعەتێکی ئیسلامی و ئیمانی خۆمان یعنی من کاتێک 35 ساڵ لەوە پێش ئەو کتێبە نووسیوە ئیدی خۆ ئێستا دراوسێکانمان بە عەرەب و فارس و تورکەوە هەموو دەزان هەڵوێستی ئەمە چۆنە وانە خۆ ئەو کتێبە نەکرد لەو کتێبەش من تەمەن لە تورکیا وتارمان هەبوو کۆڕمان هەبووە لە ئێران لەگەڵ بەرپرسان دانیشتوین لە وڵاتانی عەرەبی لە وڵاتانی ئەوروپی شتی خۆمانمە زۆر بە ئاشکرا گوتووە کە بڵێ ئێمە قەناعەتمان وایە ئەم نەتەوەی ئێمە
چ لەم بەشەیدا کە باشووری کوردستانە چ لە باکوورەکەی چ لە ڕۆژهەڵاتەکەی چ لە ڕۆژاواکەی حەقی خۆتی مافی چارەنووس خۆی بەدەست خۆی بێ بەڵام مافی چارەنووس شەر نەتەنیا لە دەوڵەتی سەربەخۆدا خۆی ببینێتەوە جارێوە لە ئۆتۆنۆمیکی ڕاستەقیدا خۆی دەبینێتەوە ئەوە دەگەڕێتەوە بۆ خۆیان ئەو بەشانە من نابێ خۆم کەمە دەم ڕاست و شوخای ئەوان نەخێر دەبێ هەر ئەوە بوێ بۆ خۆی دەزانێ ئەگە کوردی ئێران پێی وایە لە چوارچێوە ئۆتۆنۆمیکی ڕاستەقینەدا مافی چارەنووسی خۆی بەرجەستە دەکات ئەوە دەگەڕێتەوە بۆ خۆی ئەگەر پێی وایە دەبێ هەرێمێک بێ ئەوە دەگەڕێتەوە بۆ خۆی ئەگەر پێشی وابێ دەبێتە دەوڵەتی سەربەخۆ دەگەڕێتەوە بۆ خۆی هەروە کوردی باکووری شوا و ڕۆژ ئاواشوە گرنگەوە کەس خۆی نەکا بە مامۆتک و دەمڕاستی ئەوانی دیکە لە زیاتی وان قسە بکە بەڵام کورد حەقی خۆیەتی مافی چارەنووس خۆی بەدەست خۆی بێ سنووری ئەو مافی چارەنووسە بەرجەستەبوونی لە چه واقعێکدا دەبێت بە چ میکانیزمێک دەبێت دەگەڕێتەوە بۆ ئەوان ئێمە لێرەدا ئێستا بە هەرێمێکمان هەیە و ویستمان بکەینە دەوڵەت بۆمان نەبووە و لەسەرەوە نیوەشمان لەسەردا ناو ئێستا دەبێ هەوڵ دەین هەر چۆنیجی هەرێمەکەمان چاکەینەوە و نیوەکەی دەکەی بخەینەوە سەرێ و بەڵام ئایا ئەو حەقەمان دەفەوتێ کەمە حەقمان ئەگەر بۆمان گونجا دەوڵەتی سەربەخۆمان هەبێ ئەو حەقەمان هەر لە شوێنی خۆیەتی وەکو چۆن عەرەب و تورک و فارس تەمەتوع بەو حەقە دەکەن کوردی حەقی خۆیەتی ئەو حەقی هەبێ ئەو مافەی بۆ دەستەبەر بێ بەڵام دەبێ ڕێی بۆ بینێ دەبێ پێشەشیەکانی بۆ سازکا دەبێ زەمینەی بۆ خۆشکە دەبێ خەیاڵ پەڵاو نەکە بەڵکو لەسەر ئەرزی واقع یعنی جوڵەیەکی دیبلۆماسی چاچی هەبێ لە نێو خۆدا دامەزراوەکان هەبن دادگەری هەبێ تەبایی سیاسی هەبێ ڕێکوپێکی هەبێ دەبێ وابێ کە خەڵکەکە لەگەڵدا بێ دڵخۆش بێ هاوکار بێ پشتیوان بێ ئەمجا بەرەو ئەو ئامانجا بڕوە بەڵێ زۆر بەڕێزمەم ساعلی باپیر نووسری کتێبی سۆزی نەتوایەتی و بیری ناسیۆنالیزم لە تەرازوی ئیسلامدا زۆر سپاس دەکەین ماندوومان کردی ماندوو نابم سپاس بۆ ئێوە شکاک پەیوەند تێش دەستخۆشی لێ دەکەم لە ئاراستەکردنی ئەو پرسیارانەی کە وەڵامی وا لای منەوە پەیدا دەکات کە ومێدەم وایە ئەو وەڵامانە ئاوی دڵی خەڵکێکی زۆر بدەن ئینشاءڵڵا بەڵە خۆشەویستان بۆ ئێوەش زۆر سوپاس کە تاکو ئێرە بینەر و بیسەری بەرنامەکە بوون تاکو بوو ئەڵقەیەکی دووکە و کتێبێکی تری مامۆستا عەلی باپیر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ